مێردمنداڵێک لە ئەندەنوسیا ماوەی 2 ساڵە هێلکە دەکات و پزیشکەکان سەریان سوڕماوە. ئەکمال مێردمنداڵێکی تەمەن 14 ساڵانە و خەڵکی ئەندەنوسیا ئاشکرای کرد ماوەی 2 ساڵە هێلکە دەکات و باوکی مێردمنداڵەکەش دۆخەکەی بۆ پزیشکەکان ڕوون کردەوە کە گوایە لە ماوەی 2 ساڵدا کوڕەکەی 20 هێلکەی کردووە. پزیشکەکان باوەڕیان بە قسەکانی باوکی ئەکمال نەدەکرد. ئەکمالیش لە بەرچاوی پزیشکەکان هێلکەیەکی کردووە. پزیشکەکانیش پاش دڵنیابوونەوە دەستیان کردووە بە لێکۆڵینەوە لە حاڵ. Telurnya hingga kini Akmal telah mengeluarkan benda yang mirip telur sebanyak 9 kali. Sementara pihak rumah sakit setempat belum mengetahui dan masih mencari penyebab bertelurnya Akmal. Menurut Akmal, sebelum bertelur di rumah sakit بەخواتان دەسپێرین.